خاوەنی نووسینگەیە و دەڵێ بەهۆی دواکەوتنی موچە بۆ ماوەی 3 مانگ و جەنگی نێوان ئیسرائیل و ئێران کڕین و فرۆشتنی زەوی و خانوو لە خراپترین ئازدایە. ئەردەڵان عوسمان 8 ساڵە لە بازاڕی کڕین و فرۆشتنی خانوبەرەیە و دەڵێ بەشێک لە نووسینگەکان متمانەی خەڵکیان لەدەست داوە، هەر بەو هۆیەوە بازاڕیان نزیک بووەتەوە لە وەستان. ئەم 3 مانگە کڕین داوەزی بە تایبەتی لە پرۆژەکانە، چونکە پرۆژەکان ڕاستەخۆ پەیوەندی بە موچەخۆرەوە هەیە. زۆربەی کڕیاری پرۆژەکان موچەخۆرن بەهۆی نەبوونی موچە و ترسی هاوڵاتیان لە شەڕی نێوان ئێران و ئیسرائیل، هەروە نەبوونی موچە کێشەی نێوان هەرێم و بەغداد وای کرد و بازار سزبوونەوەی بەخۆی ببینێت. ئێمە ئەلحەمدا ناویانانی خراپ، بەڵام ئەتوانین ناویبنێن سزبوون خاوبوونەوە پێوە دیار بوو، بەڵێ ئەتوانین بڵێن 3 مانگی زۆر سزبوو لە بازارە، بەڵام بەشی ئەوە هەبوو کە ئەوانەی بەڕاستی لە مەجالا کارەکەن بۆ توانن بەردەوام بەیشەکان بن. هاوشێوەی خانوو زەوی فرۆشتنی یەکەکانی نیشەجێبوون یەکێکی دیکەی لەو کەرتانەی هاوڵاتیان بۆ ڕزگاربوونیان لە کرێچێتی پەنای بۆ دەبن. بەڕێوبەری یەکێک لە لقەکانی خانوبەرە دەڵێ سەرڕای ئەو هۆکارانی باسکران ناڕازگۆیی بەشێک لە نووسینگەکان و سەپاندنی مەرجی دیکە دوای کڕینی یەکەکانی نیشەجێبوون. یەکێکی دیکەی لەو هۆکارانەی مامەڵەتکردن بە یەکەکانی نیشەجێبوونەوە بە شێوەیەکی بەرچاو کەم بکات. کێشەی متمانە هەیە زۆر کات، کێشەی ناڕاستی هەیە لە پرۆژەکانە، بۆ نمونە ڕوونکردنەوەی تەواو ناکرێت بۆ خەڵک. ڕوونکردنەوەی تەواو ناکرێت لە ڕووی چیەوە؟ لە ڕووی کە بەشداریەکات لە کڕینی یەکەیەکە سیرێکە قیستەکەی پێڵێ بە پێشەکێکی کەم پێڵە $10,000 $7,000 $5,000 پێی ناڵێت دوجار دەفعاتی چۆنە، کاتی کلیلی چۆنە، پێویستە تۆ تا کاتی کلیل چەنێ بیت، یان لەبەر حاڵەتێکی تایبەتی خۆی بەشداری پێیەکە لە پرۆژەیەکە کە کولفەی پارەکەی زیاد لە حەدی خۆیەتی کە دوجار ئەبێتە کێشە و ناتوانێت ئەو پارانە دەفعکە. هەر ئەم دابەزینی کڕین و فرۆشتنی خانووزەویە کە کۆمپانیاکانی حزبی ناچار کردووە هەوڵەکانیان بەدەست لە پشتی دەسەڵاتدارانی هەرێم بخەنەگەڕ تا هاوڵاتیان بەرەو کڕینی یەکەکانی نیشەجێبوون هان بدەن و تا ئێستاش بەشێک لەو هەوڵانە سەرکەوتوو نەبووە، تا دێت خواز بۆ ئەو کۆمەڵگە نیشتەجێبوونانە لە کەمبوونەوەدایە. وشێر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.